بە دروشمی بەهرەی خوێندکاران لە بوارە جیاوازەکاندا چوارەمین کەرنەڤاڵی زانكۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێوەچوو. لە کەرنەڤاڵەکەدا چەند پرۆژەیەکی بواری تەکنەلۆژیا نمایشکران، هەروەها پێدانی ڕێنمایی تەندروستی و نمایشی دیمەنی کەلەپوری و چالاکی خوێندکارانی بەشی زانستە پزیشکیەکان بەشێکی دیکەی کەرنەڤاڵەکە بوو. پرۆژەکەم یارێکی توودیە بە جاڤا دروستم کردو لەگەڵ لیبجیDX و بۆکس توودی و سێڤیتیایە و توانی یاری پێ بکەی و بۆسێکیشی تایەوە گەیشتمەتە بۆسەکە و تا ئێستا یەک مەرحەلەم دروست کردو بە تەمام بیکەم بە 3 مەرحەلە و بڵاویگەمەوە، بەڵام جارە یەک مەرحەلە دروستکرا و 2 مان خەریکی بووم. پرۆژەکەی من لە کۆکراوی کۆمەڵێک سیستەم پێگاتوە. سیستەمی یەکەمیان یارمەتی کەسی ئاساییەیە ئەتوانێت بە دروستکردنی ئەکاونتێک و یاخود تۆ خاوەن کۆمپانیایەک بیت یارمەتی تیا زیاتر بە کەسی ئاسایی بگەیت بەو کەسانی کە پێویستیان بە تۆیە، ڕاستەخۆ لە ڕێی ئینتەرنێتەوە بە داخڵکردنی کێشەکانیان و شوێنی شتە جێبوونیان کە نزیکە لە تۆ ئەوە تۆیان بۆێنێت و ئەتوانێن کۆنێکشنێک بکەن لەگەڵ تۆیە. بەشی دووەمی سیستەمەکەش بریتە لە هەلی کار جۆ پۆرتەڵێکە کە کۆمپانیەکان و ئەو کەسانی کە پێویستیان بە کارمەندە لەوێ ئیشەکان پۆستەکەن بەو تایبەتمەندیەکان و بڕی موچەکەی ماڵانە تۆش ڕاستەخۆ توانی کۆنێکشنیان لەگەڵا بکەیت و سیڤی شتەکانی خۆتیان بۆ بنێریت و پەیوەندیت پێ بکەنەوە. لە کەرنەڤاڵەکەدا چەندین نمایشی هونەری کاراتی و جومباز بەڕێوەچوو کە نمایشەکان سەرنجی ئامادەبوانی بەلای خۆیدا ڕاکێشا. سەرۆکی زانكۆی گەشەپێدانی مرۆیی هێنانە دەرەوەی کەرنەڤاڵی ئەم ساڵیان لە نێو باڵەخانەی زانكۆوە بۆ سەیرانگایەکی وەک مێرگەپان بە خاڵی جەوهەری چوارەمین کەرنەڤاڵی زانكۆکەی دەزانێت و دەشڵێت هەوڵ دەدەن کە بە هەماهەنگی لەگەڵ زانكۆکانی دیکە پێشبڕکێ و ڤیستیڤاڵ و کەرنەڤاڵی زانستی ئەنجام بدەن. لە ڕاستیە ئەوەی ئەمڕۆ جیا دەکاتەوە لە کەرنەڤاڵەکانی تر کە ئەمە چوارەم کەرنەڤاڵە زانكۆی گەشەپێدانی مرۆیی پێڵدەسێ ئەوەیە کە لەم کەرنەڤاڵەدا توانیمانە لە دەرەوەی زانكۆ لە سەیرانگایەکی وەکو مێرگەپان خوێندکاران و قوتابیانمان چالاکیە زانستی و ئەکادیمی و ڕۆشنبیری و کولتورەکانی خۆیان لێرە بە ئەنجام بگەین، هەم بتوانین لەم دیمەنە جوانەی کوردستان شێواز و کەشێکی خۆشی ئەکادیمی دروستکەین و هەم چالاکی خوێندکارانیشمان بەڕاستی بێتە دەرەوەی زانكۆ بۆ زیاتر ناساندنی زانكۆ و هەروەگەردانی زانكۆ بە کۆمەڵگاوە. هاوکاری لەگەڵ چەند زانكۆیەک بۆ نمونە حتا زانكۆ حکوومیەکە وەکو پۆلیتەکنیک و هەندێک زانكۆی تر توانیمانە چالاکی جۆراجۆی زانستی بە ئەنجام بگەێنین لە بواری کۆنفرانس، لە بواری پێشانگاکان و هەروەها لە بواری چالاکیەکانی ئایتی و کۆمپیوتەر و ئەوانە لە ڕاستیە زانكۆ هەماهەنگی کردو لەگەڵ زانكۆکانە، تەنها لەگەڵ زانكۆی سلێمانیش هەماهەنگیمانێ بۆ بوارانە، بۆیە ئەتوانین بڵین دابڕان نێ لە نێوانمانە. لە زانكۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ئەنجامدانی ڤیستیڤاڵ و پێشبڕکێی زانستی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە کە ئەگەر بێت و ئەم چالاکیانە ڕێک بخرێن و هەماهەنگیان لە نێواندا هەبێت ئەوە بەرهەمی زیاتری دەبێت و دەتوانێت لە پرۆژەکانی قوتابیانیش و بەرهێنان ئەنجام بدرێت. ڕاستی حەمامین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی.